ئەم کاتتان باش مامۆستاگیان یانە باش سەرچاو. زۆر سوپاس. سەرەتا بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان. من دیدەن ئەمجاد خەڵکی کوردستان، بەڵام ئێستا دانیشتی وڵاتی بەریتانیام. ویستم کەمێک بدوێم دەربارەی ئەم کورسە و هەندێک معلومات و زانیاریتان پێ بڵێم. ماوەی 9 مانگە لە کۆلێژ دەوامەکەم، بڕوا بکەن ئیسفادەیەکی وەهام لێ نەکردووە. ناڵێم یعنی بە تەواوەتی هیچ ئیسفادەم لێ نەکردووە، شەرمم شکاوە و فێری بازە شتێکیش بووم، بەڵام بە دڵم نییە، چونکە 9 مانگ کەم نییە من بەردەوامم. جا بۆ ئەو کەسانەی کە ئەڵێن هەتا نەچیتە وڵاتی بەریتانیا یان هەر جێگەیەکی کە ناتوانانی فێری زمانی ئینگلیزی ببیت، هەڵەیە ئەو شەیە دەرکەن لە مێشکتانە. یعنی من خۆشم هەمان قسەم ئەکرد، بەڵام کە هاتم و زانیم چۆنە ئەو قسەم لە مێشکما لابرد. تۆ لە هەر جێیەکیت ئەتوانیت فێری زمانی ئینگلیزی ببیت یان هەر زمانێکی تر کە بتەبێت، بەڵام ئەبێ هەوڵ بیت و ماندوو نەبیت. من ماوەی 5 هەفتەیە بەشداری ئەم کۆرسەم کردووە، دەقات و سەدقاتی کۆلێجەکە ئیسفادەم لێ کردووە. بەڵام چۆن یعنی ئەو ڤیدیۆانەی کە مامۆستا ئاوات ڕیکۆردی کردووە من هەمووی گوێ لێ ئەگرم، لە هەر شوێنێک بزانم ڕستەیە گیان و شەیەک نازانم دەینووسمەوە، واتا کوردیەکەشی دەنووسم. لە پاش تەواوبوونی ڤیدیۆکان ئەو وشەوڕستانەی کە بەلامەوە گران بووە دووبارە ڕاهێنانم کردوێتەوە لەسەری، و هیچ ئێهمالیەکم تیان نەکردووە. و هەر کەسێکی شێوازی سایکردنی جیاوازە لە هەر کەسێکی تروە. ئەو کەسانەی کە گوێیان لێمە هیوادارم بەردەوام بن و هیچ ئیهمالیەک مەکەن، چونکە هەمومان کە بەشداری ئەم کۆرسەمان کردووە ئاماجمان فێربوونی ئینگلیزیەکی زۆر باشە، و ئەمە هەلێکی زۆر باشە بۆ هەمومان، یعنی بۆ هەمومان ڕەخساوە. با بەردەوام بین و کۆڵ نەین، هیچ شەرم مەکەن، هەرچیتان زانی بێڵێن، نەتانزانی پرسیارکە و فێر بە. من یەکەم ڕۆژ کە ڕۆشتم بۆ کۆلێج، یەکەم وشەی ئەوان بۆ من وتیان دۆنت بیشە، یعنی هیچ شەرمێک مەکە. ئەو کەسانشی کە لەگەڵ منە دانیشتون هەمان ئاستی منیان هەیە، بۆیە هەردووکمان لە یەک شوێن دانیشتین و فێری ئینگلیزیە بین. جا هەر شتێک کە زانیتان یان نەتانزانی پرسیار بکەن و کۆڵ نەیەن. وسپاسی تاک بەتێکی مامۆستاکان مەکەم، مامۆستا ئاوات، مامۆستا شۆخان، مامۆستا سازگار کە بەردەوام هاوکاریمانەکەن و لە پرسیینەوەمانەکەن. زۆر زۆر سپاسیانەکەم. سپاس دیدەن خان. ئەگەر بکرێ پرسیار لێ بکەم لەسەرەوەی کە بۆ نمونە کەسێک ئەچێتە دەرەوە، ئیتر ئایا بۆ نمونە زمانی ئینگلیزی لە ئەمریکا لە بەریتانیا، کەنەدا یان زمانەکانی تر بۆ نمونە لە فەڕەنسا فەڕەنسی ئەخوێنێ، لە ئەڵمانیا ئەڵمانی ئەخوێنێ. من خۆشم کە ئێستاکە لە ئەوروپام ئاگادارم خەڵک ئەڕوا قۆناغێکی بە ماوەی چەند مانگێکی دوور و درێژ پێ ئەڵێنەوە. بۆ نمونە بەڕای تۆ ئەوەی کە لە ئاوات ئەکادیمی قۆناغی یەکەم تەنها بە 4 هەفتە تەواو ئەکرێ، ئەمەی کە لە ئاواتە ئەکادیمی هەیە ئایا ئەمە هەڵپڕوزاندنە یا بەڕاستی کەسێک کە بەشدارە بێ بەم 4 هەفتە ئەوە فێرە بێت؟ نانا بەڕاستی یعنی بەبێ مجاملە و هیچ شتێک فێر ئەبێت، لەبەر ئەوەی یعنی بەرنامەیەکی زۆر زۆر باشە داڕێژراوە. بەڕاستی ئەو 4 مانگە ئەم 5 مانگەی کە من لێرە خوێندومە سەدقاتی کۆلێجەکەمە. من 9 مانگ لە کۆلێج ئەخوێنم، بڕوا بکە شتی پۆلی 1 سانەوی و 2 سانەوی، یعنی من ئەوانم ئەخوێن. زۆر زۆر شتێکی زۆر باشە ئەمە، بەڵام ئەبێ بەردەوام بی لەگەڵی. هەر کەسێکیش ئەوێت یعنی بەردەوام بێت ئەبێ ئیهمالی نەکات. من خۆم تا ئێستا ئیهمالیم نەکردو، زۆر زۆر باش بووە. و یعنی ئەوەش بین مەکەن لەوانەیە چەند کەسێکی کە لەم گروپە بێکارڕووکو من لێرە بێ ئەزانێت ئێستا جیاوازیەکەی چۆنە، یعنی لێرە بیت و لە کوردستان بیت هیچ یعنی نازام ئەو فێربوونە زۆر فێر نابی، یعنی لە کوردستانیش کە لێرە هەوڵ ئەیت هەر هەمان شتە. بەڵام ئەم کۆرسەش زۆر زۆر باشە. من داواتان لێ یەکەم لەبەرەوە خۆم لە کوردستان بووم و لێرە ژیاوم ئەزانم چۆنە، ئەوەی لە کۆلێجەوە فێرەبی شتێکی ئەوها نییە. یعنی ئەم کۆرسێ مامۆستا ئاوات سەدقاتی کۆلێجە، بۆیە هیوادارم ئێوەش بەردەوام بن و ئینشاڵڵا ئیسفادەی هەبن. زۆر زۆر مەمنون.